پاشنیوەڕۆی حەفدەی شوباتی 2011 ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی شاری سلێمانی لە بەردەرکی سەرای شار گربوونەتەوە و پاڵپشتی خۆیان بۆ شۆڕشەکانی بەهاری عەرەبی دەردەبڕن. لە پاڵ نیشاندانی پشتیوانی بۆ شۆڕشی بەهاری عەرەبی بە تایبەت میسر و سووریا خۆپیشاندەران دروشمی نان و ئازادی و باشکردنی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرز کردووەتەوە تا دێت هوتافی هاوڵاتیان دژی سیاسەتی حکومەتی هەرێم لە گۆڕەپانەکە بەرز دەبێتەوە و بەشێک لە خۆپیشاندەران بە جادەی مەولەوی شاری سلێمانی گوزەران و گەیشتنە بەردەم لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. ئەوەی چاوەڕوان نەدەکرا بینرا و جارێکی دیکە خوێنی کورد بەدەستی کودڕژایەوە و وەڵامی بەرد بە گولە درایەوە. ڕشتنی خوێنی ڕێژوان عەلی ڕای گشتی لە هەرێمی کوردستان و بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی خۆرۆشان و بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ خۆپیشاندان درێژەی کێشا. ئێستا دوای 11 ساڵ سەرباری جێبەجێ نەکردنی هیچ کام لە داواکاریەکانی خۆپیشاندەرانی حەفدەی شوبات بەشێکی دیکەش لە مافە سەرەتاییەکان لە هاوڵاتیان زەوت کراوە کە گرنگترینیان موچەی فەرمانبەرانە. لە ڕووی یاساییشەوە سەرباری سزا نەدانی بکوژانی خۆپیشاندەرەکەی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی دەسەڵاتدارانی هەرێم لە خۆپیشاندانەکانی دوای ساڵی 2011 دەستیان لە ڕشتنی خوێنی ڕۆڵەکانی نیشتیمان نەپاراستووە و کەمتەر خەمیان لە بێڕێزی بە شکۆی مامۆستا و خوێندکاران نەکردووە. لە ئێستادا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرهەمی 30 ساڵ کەمتەر خەمی بەرامبەر ماف و خوێنی هاوڵاتیان دەچنەوە کاتێک لە سەروبەندی بڕیاری دادگای فیدراڵی عێراق دژ بە سیاسەتی نەوتی هەرێم دەبینین بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم خۆشحاڵی دەردەبڕن و پیان وایە لە خراپترین دۆخدا حکومەتی ناوەندی بەرامبەر بە حکومەتی کوردی بەرپرسیارترە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دانیشتوانی هەرێمی کوردستان و بەتایبەت گەنجان هیچ ئیتیمایەکیان بۆ نەتەوە و نیشتیمان نەماوە. هۆکارەکەی ئەمەش بێباکی دەسەڵاتە بەرامبەر ئایندەی هاوڵاتیانی خۆی. ئەمە جگە لە بەتاڵان بردنی سامانەکانی هەرێم کە بەشی زۆری خێر و بێرەکەی بۆ جوت حزبی دەسەڵات و وڵاتانی هەرێمیە.